لە باشووری ئاسیاوە تا ڕۆژهڵاتی ناوەڕاست و تا ئەفریقا کردەوەی تیرۆردژی خەڵکی سیڤیل بە ناوی ئاینە و ئەنجام دەدرێن کە بکەرە ناحکومەکانی وەک داعش و بۆکۆ حەرام هەر کەسێک دەکوژن کە لادەر بن لە ڕاوەکاری توندڕەوانەی ئەوان بۆ ئیسلام یان پێچەوانەی ئایدۆلۆژیای ئەوان بن. بەڵام هەروەها راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاماژە دەدات بە چۆنێتی بەکارهێنانی یاساکانی دژی کفر لە هەندێک وڵاتاندا بۆ پاساوهێنانەوە بۆ بەکارهێنانی زەبر و زەنگ. یەک لە سەر چواری تەواوی وڵاتانی جیهان هاوشێوەی یاسای دژە کفریان هەیە. یەک لە سەردە کەس بە بیانووی سزای هەڵگراوە لە ئاین سزا دەدرێن کەواتە ئەمە گرفتێکی ڕژدە و لەبەرەوەی هەندێک جار ئەو سزای لە سێدارەدان و سزای توندانە بەهۆی ئەمەوە پیادە دەکرێت. هەروەها ئێمە ئەو وڵاتانە لە تەواوی جیهاندا دەبینین. بەڵام پێشڕەوی پۆزتیڤانە لە ناو راپۆرتەکەدا هەیە کە دەڵێت دەسەڵاتدارانی ڤێتنام برەویان بە فراوانکردنی ئازادی ئاینی داوە سەرباری ئەو بەرەنگاربوونەوەی کە لە ئارادایە. لە سەرەتای ئەم ساڵدا واشنگتن ئابلوقەی کڕین و فرۆشی چەکی لەسەر ئەم وڵاتە هەڵگرت کە چەندین دەیە بەردەوامە. حکومەتی ڤێتنام هەندێک کەوری داوە بۆ دابینکردنی شەفافیت و پرۆسەی چاکسازی یاسایی ئاینیشی ئەنجام داوە کە ئەمە مەرجەکانی تۆمارکردن و قوبولکردنیان لە خودی پرۆژەکەدا ئاسان کردووە. دەمەوێت هاوبەشەکانمان هان بدەین لە ڤێتنام بۆ ئەوەی بەردەوام بن بەو ئاراستەی کە گەمارۆکانی سەر تەکنەلۆژیای زانیاری کۆمەڵگە ئاینیەکان سووک بکات. بەڵام چالاکوانێکی مافەکانی مرۆڤ لە ڕێی سکایپەوە هەر نیگەرانە. بەڕوونی سەبارەت بەم خاڵا کەشکستێنان بە ئەوەی وا لە ڤێتنام کات کە نیگەرانیەکی تایبەتی هەبێت ئەمە بڕیارێکی سیاسیە. ئەمە واتە تەکنەلۆژیای زانیاری و پەیوەندیەکان. بەڵام ئەمە ڕەنگە یارمەتی دەربێت لە ڕووی پێشنیاری دیبلۆماسیەوە. کۆنگرێس ڕایسپاردە بوو کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا راپۆرتێکی ساڵانە سەبارەت بە وردەکاریەکانی پێشێلکاری بەرامبەر بیر و باوەڕە ئاینیەکان ساز بکات. هەروەها ڕنگدانەوەی وابەستەبوونی واشنگتۆنە بە برەودان بە ئازادی ئاینی. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.